نەفەری وایە 3 سال ناوچ کەوتیە لێکردە گرێن ئەوە ناوچی بە زەحمەت دێتەوە ئەو دکتۆرە بە ڕێزانەی کە دەرێن بڕوان بە ناوکەوتنیە گرژی دەمار یان دەمار کەوتنە سەریەک بڕوایان پێ هەیە بەس کە ئەتو دەڕێی ناوکەوتن بڕوایان بەو شوێنیە هیچ کەسێکمان جێلێنەوە ببرێ بەهۆی ناوکەوتنەوە گیانی لەدەستداوە کە ناوچ دەکەوتن ڕەنجی زەر دەبی نانی پێ ناخورێتن دەوی هیچ دەبی میزاج ستێک دەبی سەرتا بە خێراتنی کەناڵەکەدانەکەم ناوکەوتن هەر لە قەدیمەوە هەبووە باشە دایک و یعنی باو باپیرانمان کەسانی قەدیم ناوچ یەکتریان هیناوەتەوە ناوکەوتن چییە دەمارێک دوو دەمارکە کەوتە سێک لە ناو ڕاست لا دەکەوی یان ئەوە تا دەکەوتە سەرمەعیدا یان ئەو تا دەکەوتە لای ڕاست یان ئەو تا دەکەوتە لای چەپ کە ئەو گرژیە ڕوویدا ناوک لە ناوڕاست لێ ناداتن دەکەوتە شوێنێکی تر هۆکارەکانی ناوکەوتن لە خەو ڕاپەڕین یان کەسە کشتی قورس هەگریتن لە ناکاو یان ئەو تاشتی قورس باردەی ئەو بەشێک لەوە کارەکانی ینی بزەبت ئەویش هەر ئەگەری هەیە لە ناوکەوتنی کەسێک ئەگەر ناوچی بکەوێتن ئەمە بە چەند شێوازێک ناوچی لە دێنە شوێنە خۆی ئیوا هەیە بە پیل ڕاکێشان ناوچ دێنێتەوە شوێنی خۆی ئیوا هەیە مەسن بە مەساج و بە پێ ڕاکێشان بە گۆزەی یعنی ئیدی بۆ شێوازانە کۆمەڵێک شێواز هەیە بۆ شێوازان ناوک دێنێ شوێنی خۆی حسب کەسە ئیسا کەسی وا هەیە ناوچی لێ پیر کردیا یعنی وا باشتر جوانتر لۆی مەساجکەی و ئیوا هەیە لێ دەکاتە گرێ ئەوانە کە لیان پیر دەکاتن نەفەری وایە 3 سال ناوچ کەوتیە لێکردە گرێن ئەوە ناوچی بە زەحمەت دێتەوە یعنی دەبی ڕۆژانە بێتن یان هەفتانە بێتن جوان لۆی مەساجکە ئەو گریانە بکەیەوە ئەو جان ناوچی توانین بینیەوە شوێنی خۆی ئیواشێ ناوچی ئاسان کەوتو ینی پیلی ڕاکێشیان هەر تۆزێک دەمارەکەی لۆ مەساز دەکەی و ناوچی دێنی و ناوڕاستی کێشەی نامێتن ئەو دکتۆرە بە ڕێزانەی کە دەرێن بڕوان بە ناوکەوتنیە هەر ناوەکەی بگۆڕە بیکە مەسەڵەن گرژی دەمار یان دەمار کەوتنە سەریەک بڕوایان پێ هەیە بەس کە ئەتو دەڕێی ناوکەوتن بڕوایان بەو شوێنیە ئەگە ناو زۆر کەسی وایە کە ناوچ دەکەوتن ڕەنجی زەر دەبی نانی پێ ناخورێتن دەوی هیچ دەبی میزاج ستێک دەبی میزاج ستێک دەچێتن حەسەبی دەبیتن یعنی لە هەموو ڕۆچیەوە ئەو کەسە کە ناوچ دەکەوتن قەلبی بە تەواوەتی تێک دەچێتن لە پاشەوەی کە ناوچ دێنێ شوێنی خۆی یعنی تەواو فەرق دەکاتن بزەبت ئەزە ئیدی بۆیە پزیشکەکان یعنی ئەوانە کە بڕوایان پێنیە ناوەکەیان لۆ بگۆڕە هیچ کێشیان نییە بڕوایان پێیە مەسەڵەن گرژی دەمارەکان یان دەمار کەوتنە سێک بڕوایان پێیە لە ڕووی پزیشکی و عەمەلیاتیش هەیە دەکرێتن خەڵکانەکەن ئەوانە کە ناوچەندی پیرەکە ئیوە هەیە دەچی عەمەلیات دەکاتن ئەوەشی کێشی تێدانی وڵی بەداخەوە سەرتا خوای گەور لەو کەسە خۆش بێتن لەوانێ ئەو کەسە نەخۆشی تری هەبوێ یان ئەوە تا گورزێکی بەرزژی کەوت بێ یان هەر بابەتێک لە بابەتان ینی لەناو هەنای ئەو کەسە نەخۆش دیکەی هەبوێتن ئیدی ئەوەکەی وا بووە قسمەتەکەی وا بۆ کە بەو شێوازە کۆچی دوایی بکاتن بەس پێم وانێ بەهۆی ناوکەوتنەوەی گیانی دەزابی لەبەرەوەی بە هەزاران کەسێ ناوچی دێنیتەوە لە قەدیمەوە شەر هەبووە ناوکەوتن هیچ کەسێکمان جێلێنە ببرێ بەهۆی ناوکەوتنەوە گیانی لەدەستداوە شتیوا بوون ئەم لەوانەیە ئەو کەسە بەخۆی ناوگەدە و ئەوانەی کێشەی تێدا هەبوێتن و بۆ هێوە لەوانێ زۆر بەتوندی مەساجشتی بۆ کردبێتن ئیدی تووشی خوێن بەربوون و بابەتانی ناوزیک بوو بێت